چەند ڕۆژێکە کێشەی کەمی غازی ماڵان لە سنووری قەزای سێ سادە سەری هەڵداوەتەوە و هاوڵاتیان غازی حکومیان دەست ناکەوێت بۆیە بەشێکیان بە ناچاری پەنایان بۆ کڕینی غازی بازرگانی بردووە کە نرخەکەی گرانە. هاوڵاتیان داوای چارەسەری بنەڕەتی بۆم کێشەیە دەکەن کە ساڵانە سەر هەڵدەداتەوە. خۆم وەکو وەکیلێکە لە دەرەوە غازێنم زۆربەی کات هێناومە بە هەمان ئەو سیعرەی کە کڕیومەت و هێناومە دوامەوە بە هاوڵاتی بە هەمان سیعر بەس لەبەرەوەی کە ئەو ڕێژاڵاوسانەی قەیرانە کە دروست بووە کەم ببێتەوە لەناو خەڵکە و هەروەها بۆ ئەوەیشی کە خۆمان لە هەنێکی شۆگیر و گرفتی کۆمەڵایەتیش بپارێزین هەنەجار هەیە وەکیل تووشی گرفتی کۆمەڵایەتی بووە کە بەهۆی ئەو نەبوونی غازەوە لە شارە. تەلەفۆنتان زۆر بووە؟ بەڵێ تەبەن ڕۆژی وا هەیە 20 تەلەفۆن 30 تەلەفۆن 50 تەلەفۆن جواب بدەیتەوە. تەبەن هەمووی داوای غازەکە لە کاتێک ژاکەمە غاز نییە هەیە زۆر زەڕورە ئەوەی کە زەڕور ئاڵێن بڕۆ لە بازرگانەکە لێوە پڕی بکەرەوە لە بەنزیخانەکان هەیە بازرگانی بچە لێوە پڕیکاتەوە. غاز لە مەعمەلەکانە نییە ئێمەش ناچارین هیچمان پێ ناکرێ لە بەنزیخانەکان هەیەت توجاریە گرانەکەوێ خەڵک ئەوەی زەرور بێ ئەبێ لەوێتیکە ئەوەیە مەوزوعەکەی ناخۆ بۆ مەعمەلەکان حکمی نایەت کەمە هەفتەی جاری وایەت بەس بۆ توجاری هەیە بۆ بەنزیخانەکان خەڵک مەگەر زەرور بێتیکە. قایمقامی سەی سادە سەبارەت بە گرفتی کەمی غاز ئاماژە بەوە دەکات لە دوای جەژنەوە چەند تەنکەری کەمتر لەو بڕیان بۆ دێت کە لە وەرزی زستاندا داهات. دەشڵێت کارکردن و سیانەکردن لە کارگەی غازی کۆرمۆ هۆکاری سەرەکی کەمی غازە. بە هۆکاری ئەنجامدانی کاری نوێژەنکردنەوە لە چێلگەی کۆرمۆر بڕی ئەو غازەی کە پێویست بوو مانگانە دابین کرێ بۆ قەزاکەمان لەم مانگەدا ئەو بڕا تا ئێستا بەدەستمان نەگەیشتووە و هۆکارەکەشی هەرەوەیە کە ئاماژەم پێدا. ئێمە لە مانگێکا 14 تەنکەر غاز دابینەکرێ بۆ هەردوو کارگەی فەرمی کە لە سنووری قەزاکەمانە تەنها و دوو کارگە هەیە بەڵام لە ئەم مانگەدا ئەو گرفتەمان بۆ دروست بوو ومێ دەکەین دوای کاری نوێژەنکردنەوە بتوانرێت قەرەبووی ئەو بڕە بکرێتەوە کە پێویست بوو بگا بەدەستمان. لە 2 ساڵ لەمەوبەر بە ئامارێکی زۆر ورد بە ڕێبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیمان ئاگادار کردووە کە قەزاکەمان بە بەردەوامی لە فراوانبووندایە و ژمارەی زۆر لە چێشخانە و نانەواخانە و فرنی سەمون هەیە کە پێویستە لە ڕێگەی ئەو دوو کارگەی و غازیان بۆ دابین بکرێ و داوامان کردووە کە ئەو بڕە زیاد بکرێ بەڵام تا ئێستا بەخۆیەوەی ئەو گرفتە خۆتان نەزانن ئەوانیش بڕێکی دیاریکرا و بەدەستیانەگاوە ئەو بڕێی کە بەدەستی شانەگا بەپێی ئەو ئامارەی لەبەردەستیانایە تەواوی قەزا و ناحەکان لەلایەن ئەوانەوە غازیان بۆ دابین نەکرێت تا ئێستا نەتوانراوە ئەو بڕە بۆ قەزاکەمان زیاد بکرێ. لە سنووری قەزای سەی سادە دوو کارگەی غازی حکومیە بەردەوام بە شێوەی کاتیدا دەخرێن و تا هەفتانە غازیان بەدەست دەگات. کەمی غازی ماڵان لە سنووری سەی سادە کێشەیەکی بەردەوامە بەهۆی ئەوەی پێداویستی سنوورەکە بە گشتی مانگانە نزیکەی 350 تەنە بەڵام نیوەی ئەو بڕی بۆ دابین دەکرێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادە.